هەموو کەس جوانە بەڵام جوانتر بوون بە پارێ. بڕواناکەم کەس هەبێت حەز ناکا کە خاوەنی ڕوخسارێکی جوان بێت بەڵام هەندێک جارە ما زۆر دادوەرارە نییە هەندێک کەس هەیە بە چیرۆکێکی زۆر کاریگەر توانیویانە پەیامی جوانی بە شێوازێکی زۆر جیاواز بگێنن بنمونە باسی لیستان بۆ دەکەم کە لە تەمەنی 17 ساڵیە لەلایەن کەسێکی نەناسراوە ڤیدیۆیەکی لێگیرە بڵاو بۆوە بە جۆرێک ملیۆنان کەس حکمیان لە سەردا و پێیان و تۆ ناشرینترین ئافرەتی جیهانی لە کاتێکدا ئەو تەنها تووشی نەخۆشیێکی بۆ ماوەیی ببوو نەی دەتوانی کە کێشی لەشی زیاد بکات بەڵام ئەو چۆ ژوورەکەی و تێرگریا تەنانەت بیری لە خۆکوشتنیش کردەوە بیری کردەوەی باشە بۆ منەکەم بە دەرفەتێک بۆ گۆڕانکاری لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئێستا هاندری ملیۆنان خەڵکە ئەو بوو بە یەکەمین کەس کە کار بکات بۆ ئەوەی گۆڕانکاری لە وشەی جوانیدا بکات لە جوانی ڕوخسارەوە بۆ جوانی میهرەبانی و جوانی ناخ چەندین کەسی دیکە هەیە پێناسی جیاوازیان بۆ جوانی هەیە کورسەکەم بۆ ئەوان بەجێ دەهێڵم هاتمەنە ئەم بوارەوە چونکە مە حەزێکی مناڵیمە هە لە مناڵی حەزم بەم بوارە بووە و زۆر حەزم بە جوانیە لەبەرەوە ئەم بەشەم هەڵبژاردووە من جوانی ئافرەت لە پێستە ئەبینم باشە چونکە ئەگەر ئافرەتەکە هەرچی شتێکی بە پێستەکە پاک بوو جوان بوو ئیتر تەواو زۆر جوان دەرەکەوت و زۆر جەزاب دەرەکەوێت بەڕێی من ئەوەیە وەکو خالیمێک جوان بێت ئافرەت کە جوان بوو باشە سیقەی بەخۆیە بێ هەموو کاتێک لەبەر ئەوە گرنگترین شتە جوانی كان عمري 14 سنة لما بلشت بهذا الشغل تمام والحمد لله نجحت فيه وبحبه كثير أكيد كهاتمەوە ئیشەوە تەمەنم من 14 ساڵ بوو سوپاس بەخوا سەرکەوتوو بووم تێیدا و زۆر خۆشمەویشەکەم جیاوازێکی زۆر گەورە هەیە لە نێوان تێڕوانین بۆ جوانی لە نێوان هەرێمی کوردستان و شارەکانی دیکە بۆ نمونە ستایلی لوبنانی سروشتی ترە و ڕەنگی زۆر زەق و ڕەنگاو ڕەنگ بەکار ناهێنن زیاتر ڕەنگی تورابیە لە سووریا و کوردستان کێشەمان هەیە چونکە خەنە و ڕەنگی تۆق بۆ قژیان بەکاردەهێنن کە بە ئاسانی ناتواندرێت ڕەنگ بگرێت تقريبا نفس المشاكل اللي هي الحنة والأسود والألوان دائما بتكون صعبة إنك تطلع منها جوانی لای من ئەکید پاک و خاوێنی یەکەمین شتە و دوایەوە دانەکانمان دان زۆر دیارە ینی سانێکسەر فۆکەسێکەکەیتە سەر دان بۆ هەر کەسێک و پاک و خاوێنی دانەکانمان و منیش تاکە شتەکە لە فەیسم گۆڕاوە ینی گۆڕیمە و چاکم کردووە ینی کاتێکە عنی سەتر متمانە بەخۆتە هەست بەوە ئەەکەیت زۆر خۆش ینی هەستەکەی تەواوە ها شتەکە هیچ شتێک نەماوە کە پێویستت بێ لە دانەکانت کە هۆڵی دەکەیت کە جوانکاری بۆکەیت. ئەو جوانکاریانەی من کردومە بۆتۆکس، فیلەر، هۆڵی سمایل و جوانکاری لوت. جوانکاری لوتەکەم لەبەر ئەوە بوو کە شکا بوو لە لای دکتۆرێک کردم لە شاری هەولێر نەشتەرگەریەکە سەرکەوتوو نەبوو بۆیە دووبارە سێبارە کردمەوە لە شاری سلێمانی. و ددانەکانم من کێشەی شەویلاگم هەبوو کە بۆ ماوەی 3 ساڵ تێلی ددانم دانا پاش 3 ساڵ ئەنجا و ئەنجامم بەدەست گەیشت و فیلەریشم لەبەرەوە کرد من لێوم چوو بە ژوورەوە لێوی سەرۆم بە هیچ شێوێک دیار نەبوو بۆی کەمێک جوانتر دەربکەوێت و خەڵک قسەم پێ نەڵێت بۆیە ئەو گۆڕانکاریم لە خۆما دەرخست. بێگومان قسەی ناخۆشم زۆر بواتەوە قسە و توانجی زۆر ناشرین بواتەوە بەڵام وەکو
عزێدان یان پەشیمان بوونەوە لەو شتانەی کردومە نا هەرگیز لەبەرەوەی ئەو شتا خۆم پێی مرتاحم و عایلەکەشم ڕێگر نییە لەو شتانەی کردومەوە شتێکشم نەکردووە زەرەر بە خۆم و کۆمەلگاکەم بگەێنێت بۆی ئەوەی خۆم بمەوێت هەرەوە دەکەم. سەبارەت بە من پیاو دەبی لە شولارەی جوان بێ هەر دەبی لە شولارەی جوان بێ خاستەنەوە کەسانی کە بەژن و باڵیان هەیە کە لێیان دێتن من لە 2012 دەستم پێکرد تا ئەمڕۆ هەر بەردەوام میشم ئۆکێ هەدەفمەوەیە هەر لە شولارێکی جوانم هەبێ ئۆکێ پێویستم بە بتوڵات و ئەو شتانم نییە بەڵام دەمەیە بگەمە ئەو ئاستەی کە خزمەتی خەڵک بکەم کە زیاتر خەڵکەکان ڕاکێشم بۆ جیم کە ئەچیتە شوێنێک کۆفی شۆپێک هەر چێن دەربێ کە زیاتر ئەتێنشنەکان ڕادەچێشی بۆ سەر خۆت کە تەماشا دەکەن کە زلێکی جوانت لە بەرەیان بەژن و باڵێکی جوانتە یان بەڵام بە ماسوولکە دیاری شتەکان زۆر دەگۆڕێ ینی هەست پێ دەکەی کە هەست بە دڵخۆشی دەکەی و توانیم بزنسی بۆ خۆم دروست بکەم ینی لەکەری یعنی ببێتە بزنسم خزمەتی خەڵک بکەم وەکو ڕاهێنەر و وەکو سەبارەت بە بەشی نیوتریشن و ئەو شتوانە. يعني تقريبا 10 ساڵ لەمەوبەر 10 کیلۆ لە ئێستا قەڵەوتر بووم زۆر يعني پێی وەرز بووم نامرتاح بووم يعني سیقەم بەخۆم نەبوو يعني لەو شتە ببوو بە فوبیا لە مندا ئێستا تقريبا من 10 ساڵە بە بەردەوامی یاری دەکەم و ئەوانە بس تقريبا ئەو 10 کیلۆیمدا بەزان بەس ئێستا يعني زۆر مرتاحم لەگەڵ خۆمەوە هیچ کات نایڵم يعني 1 کیلۆش بەرز بێتەوە وەزن بس هەمیشە شەوام هیچ کات بە مکیاجەوە ناخەوم زۆر مهمەوە تەواوی ژیانم من زۆر حساس بووم لەسەر ئەو شتە بس هەمیشە کرێم ئابرەسان و ئەوانەی لێ ئەدەم دوای شوشتنی دموچاوم هیچ شتێکی کەم بۆ بەکارڕێنەوە لەگەڵ تەجمیلیش بەس هەر یعنی تەجمیلی لێتم کردووە ئێستا بۆ ئامانجەی کە دەم هەیە نەگەیشتم بە جددی زۆر هەوڵ دەدەم ئینشاءالله کە ببێت یعنی بۆ دموچاویشم نا یعنی مرتاحم لەگەڵی پێم خۆش نە هیچ گۆڕانکاریەکی کە بکەم چونکە لە لای من نەچرال بوون یعنی تا ڕادەیەک ئینسان خۆی بێ زۆر گرینگترە تاوەی کە ئەمەلیات و تەجمیلات و شتا پێم خۆش نییە بە جددی یعنی. لە کۆمەڵگەی مۆدێرن جوانی وەکو سەرمایی ئابووری کار دەکات بە گوێرەی راپۆرتەکانی بازاڕی نێودەوڵەتی لە ساڵی 2024 پیشەسازی جوانکاری و چاودێری کەسی جیهان زیاتر لە 500 میلیارد دۆلاری ئەمریکی بوو. توێژینەوەیکی زانکۆی هاروارد دەری دەخات ئەو کەسانی کە بە سەرنجڕاکێش دادەنرێن بە تێکڕای لە 10 بۆ لە 15 زیاتر لە هاوتەمەنەکانیان داهاتیان زیاترە. توێژینەوەیەکی دیکە دەری خستووە کە داواکارانی کار ئەگەری دامەزراندنیان لە 30 زیاترە ئەگەر جوانتر بن. تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەم سیستەمەیان خێراتر کردووە. ئەلگۆریتمەکان پێستی سافت شەویلگەی تیژ ڕوخساری بێخەوش پەسەندتر نیشان دەدەن. بە گوێرەی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئێستا لە 160 ژنانی گەنج لە سەرانسەری جیهاندا تووشی ناڕەزایی جەستەیی دەبن لە نێو پیاوانیشدا بە خێرایی سەری هەڵداوە. نەشتەرگەری جوانکاری ڕنگدانەوەی ئەم شارەیە. لە ساڵی 2023 پزیشکان زیاتر لە 30 ملیۆن چارەسەری جوانکاریان لە سەرانسەری جیهاندا ئەنجام داوە. لەوانە فیلەر بۆتۆکس نەشتەرگەری جوانکاری کە لە ماوەی 10 ساڵدا نزیکی لە 140 زیادی کردووە.
ئەمە سیستەمێکە کە کاریگەری لەسەر موچە متمانە تەندروستی دەرونی و ناسنامە هەیە بەڵام دوجار پێورەکانی جوانی سەدان هۆکاری دیکەیان لە پشتە لە دروستکردنی ئەم جیهانە خەیاڵێشدا مانای ڕاستەقینەی مرۆڤ بوون ون دەبێت و جوانەکانیش قوربانیە سەرەکیەکەن. جوانی ئەوەی ئافرەت گرنگی بخۆی برای گرنگی بە پێستی بداتن ئێستا زۆری نەمانەوە هەست دەکەین کاتی کە جێمە لە وشەی تەجمیل دەبێتن و هەست دەکەن و ئەوە شتێکی زۆر ئۆفەر دەکاتن بەڵام وانە چەند گرنگی بە پێستت بدەیت چەند فیلەر بکەیت بۆ تەکس بکەی شتێکی ئێستا خۆت چی کردووە؟ من چیم کردە فیلەرم کردە بۆ تەکسم کردە بۆ خۆت یان بۆ خەڵک؟ بخۆم کردەوە. چۆن ئەڵی بۆ خۆت یانی بۆ ڕوونکردنەوە بیتێ زۆر جارە ماڵێن کەسێکە خۆی جوانەکەڵێنەوە بۆ خەڵی خۆی جوانەکە بۆ کوڕ خۆی جوان کردو بۆ کۆمەڵگا خۆی جوان کردو ئەنی نفسیان مرتاح دەبی کاتێ کە گرنگی بە خۆت دەدەی خۆت جوان دەکەی دەچتە دیار ئاوێنە یعنی هەست دەکەیت یعنی سیقەت بخۆتە وەکەی لەوانەیە بڵێ ئەدی ئەگەر ئەو شتانە نەکەی سیقەبوون بخۆت نییە نا بەڵام زیاتر مرتاح دەبی لە ناخەوە کە شتێک باشتر بێت بیکە ینی مەوەستەوەی لە ماڵی شۆخە و جوانەکەی بەتەکێت چەندێک زۆر لە دەرەوە زیاتریان لە ماڵە. بەتایبەت لە ساڵی ڕابردوو ساڵی 2025 خواست لەسەر جوانکاری بە شێوەیەکی بەرچاو زیادی کرد ینی بە ڕێژەی بە نزیکەی مانگانە زیاتر لە 10 کەیس زیاتر 10 حاڵەتی جیاواز بە شێوەی جیاواز داوای جوانکاری دەکەن بەس بۆ جوانکاری یان پێویستی بەڵێ بخۆی لە نێوان پێویستی و جوانکاری دوو بابەتی جیاوازە بەڵام ئەو چارەخوازەی کە دێ ئەم دەیەوێت لەسەر مۆزوعی چارەسەریەکەی بە شێوەیەک لە شێوەکان جوانکاریش ئەو ئامانجەشی هەبی کە بێجگە لە چارەسەرەکەی جوانکاریش بکەین ئەو ڕێژەی ئێستا هەیە لە چاو چەند ساڵ پێش ئێستا بە شێوەی زۆر 2 ئەوەندە و 3 ئەوەندە زیادی کرد چیرۆکێک هەیە لە ماوەی کارکردن تاقات بیرت نەچێتەوە زۆرکاری لێکردن چیرۆکی زۆر سیر هەیە لە بابەتەکان ئەو کەسانی کە دێن ئەمە بە بەدڵەکی فراوانەوە جیان لێ دەگرین بزانین کێشەکان هێچە چیرۆکی ئافرەتێک کە چەند جارێک داوای هاتبوو دەیگوت کە شێوەی پووکم بە شێوەیەکە چونکەمە جوانکاری دوو جۆرمانەیە جوانکاری سپی و جوانکاری پەمەی جوانکاری سپی بەس دانەکانە بەڵام زۆر جارێک کە فۆتۆی دۆکیمنتی ددان دەگرین دەبینین شێوەی پووکی زۆر ناڕێکە بۆ ئەمە جوانکاری پەمەیشمان بۆ کرد کە شێوەی دەرکەوتنی ددانەکانی پووکی زۆر دیار بوو ئەویشە بوو کە چەند جارێک لەسەر داوایەکی کۆمەڵایەتی ومارە بڕین کەیسەکەی تێک چوو بوو بەڵام دوای بەڵێ بەڵام دوای جوانکاریەکە کە ئەو الحەمدولله بخۆی ئەوەی گوت کە ئێستا زۆر فیدباک باشتر و ئێستا لە ژیانی وەڵا ئیدی ئەوە یادگارێکی خۆشە کە ببینە جێپەنجەی بەختەوەری و خۆشی و چارەسەری لەسەر هاوڵاتی و چارەخەوازی خۆمان پێی وایە کە لە ڕێگەی ئەو جوانکاری و ژیانی گۆڕاوە بەڵێ جوانکاری جۆرێک لە متمانە بخۆبوون دەبەخشێ سۆنیا چی پێویستە و تۆ چۆن قەراری لەسەریە مێجار ئەو ببینم زانم دەموچایم کچە خوشی زۆر جوان بزانم چێوێ لی پرسە بزانم چی پێویستە سۆناگەن ئەمڕۆ بۆچی هاتوێت دوستەکەم ژێرچاوم زۆر خوب بووە ڕۆژ بووە بۆ ئەوە خۆی هەنێ لە بابەتی جوانی یاخۆت وەکو بڵێ پزیشکی جوانکاری با بڵێن ئێمە دوو لایەنی سەرەکیمان هەیە یەکێکیان ئەوەیە کە تۆ شتێک هەیە لە ڕوخسار تا وەکو شکڵ بەدڵت نییە یا شێوازەکەیت بەدڵ نییە هەرشە گرفتێکە بۆ دروست بووە بۆ نمونە ئەم ژێرچاوی ڕەش بووە و قوڵ بووە تەمەن ئەم گرفتە ئێستا لەم جی لە تازێ ئەم سەردەمەیە لەبەرەوەی خەویان ناڕێکە زۆر شاشە بەکارهێنن لە تەمەنێکی زۆر تووشی ئەم گرفتە ئەبن کۆمەڵی خەڵکی ترمان هەیە باڵێن یەت بۆ نمونە تەمەنی بۆ نمونە 25 ساڵ حەزەکە ئەڵێ من فیلەری لاو بکەم بۆ جوانی ئەمە کێشەی نییە ئەچێتە قەڵبی جوانکاریەوە بەس هەشمانە لە هەمان کاتە لێوی مەسەلەن ناڕێکە خوار و خێچ یا تەوازن نییە مەسەلەن لێوێکانی زۆر گەورەی لێوێکان زۆر بچووکە
تەمەنی ئەو گونجاوە بۆم جۆرە جوانکاریان ئەگەر وەکو پێویستی لە چوارچێوی پێویستەکە هەندێک لەو چارەسەر و جوانکاریانەی کە هەمانە پەیوەندی بە تەمەنەوە نییە بۆ نمونە کەسێک کە چرچی بۆ دروستەوێ بۆ نمونە هەندێک کەس هەیە زۆر مۆڕە ئەکات لە تەمەنێکی زووە خەتی بینی برۆکانی مۆڕەکردنی بۆ دروست هەبێت خۆی ئەم گۆڕانکاری لە ڕوخساریش داڕۆدات بەشێکە لەوەی کە تۆوا لێ کات کە بێتاقەت بیت لەوەی کە تەمەنت بۆ ئەڕوات یعنی هەمومان لە تەمەنی گەنجیدا بە هەمان شێوە بەدڵنایەوە ئێوەی پزیشکی جوانکاری هۆکار نین بۆی کە زۆر هانی خەڵک دەن بۆم جوانکاریانە تۆ لە سوۆشیال میدیاکەی خۆتۆ کۆمەڵێک کچ پیشانەدەی ڕوخسارێکی تا ڕادەیەک ماندوو دواتر سێرەکەی فیسێکی نوێ یان شتێکی واو کە زۆر سەرنج ڕاکێشە منێک وەکو کچێک ئیترەگە پارەم پێ بێیان پارەم پێ نەبێ و ببێ بەشێک لە خۆن ڕۆژێک لە ڕۆژان بچم بۆ لای دکتۆر هەیە منیش دەم چاوم وا جوان بێت ئەتوانم بڵێم ئەگەر هەنێک لەم جۆرە بابەتانەی کە بڵاو ئەکرێتەوە کە تۆ باسیەکەی هەندێکیان لەوانەیە بچێتە ئەم قالبەشەوە با بڵێن و ئێمەش بێبەش نین لەوەی کە خەڵکانێک تووشی حاڵەتێکی دەرونی بکەین کە بەڵام دوجار لای من کەی سلێکشن زۆر گرنگە یعنی جاری وا هەیە من هەبووە لە ڕۆژێکە 10 کەس داوای تەکساسی کردووە باشە یعنی من لە کاتێکە لەوانەیە بە 2 ڕۆژ جارێک 3 ڕۆژ جارێک بۆ یەک کەسی بکەم ینی هەمووی ڕەتەکەمەوە ساڵانە لە جیهاندا نزیکەی 30 ملیۆن نەشتەرگەری جوانکاری ئەنجام دەدرێت لە هەرێمی کوردستاندا ساڵانە نزیکەی 300,000 نەشتەرگەری جوانکاری ئەنجام دەدرێت سەرمایە خولاوە لە نێو ئەم بوارەدا ساڵانە دەگاتە نزیکەی 400 میلیۆن دلار ئەگەر جوانی تەنها شتێک بێت بۆ متمانە بەخۆبوون نرخەکەی هێندا گران نەدەبوو بەڵام شتێکی دیکەش هەیە لەم بابەتەدا بابەتەکە تەنها لە ڕوخسار و خۆشیێکی کاتی ناوەسێت بەڵکو پێویستە بۆی توێژینەکان دەریان خستووە زۆری نێو کەسانی کە جوانن توانیویانە دەرفەتێکی زیاتری کارکردن موچەیەکی باشتر زیاتر جێی متمانەش ببن جوانی تەنها و شەیەک نییە کە بە ڕووکەش سێ بکرێت بەڵکو زۆر لەوە قوڵتر و کاریگەریەکەشی زۆر لەوە گەورەترە کە دەبێت کەشەکەت پێ چۆنە دکتۆرە وتمان خۆمان ئاتوین بابەتەکەمان لەسەر جوانیە بابێنە سەر شوێنێکیش زۆر جوان بێت بێگومان هەمومان نەزانین این مرۆڤ جوانی لە سروشتەوە وەردەگرم پێم وایە ئەمە سروشتێکی زۆر جوانە و ئەم سروشتە کاریگەری دەرونی زۆر لەسەر خۆمان دروست دەکات حەزەکەم بۆ دەست پێ بکەین زانام خۆتی چیرۆکێکی هەیە لەگەڵ جوانیە ئەوەی من ینی پێم وایە خۆشبەختیە لە ژیانی مندا ئەوەیە کە ڕەنگە خەڵک پێیان وا بێ غرورە بەڵام من هەرگیز هەستم نەکردەوە کە جوان نەبم لە ڕووی ڕوخسار بۆچی چونکە ئەمە پەیوەندی بە مەسەلەی متمانەوە هەیە تا چەند متمانەت بەخۆتە ئەگە متمانەت بەخۆت بوو ئۆڕێدی هەز دەکەی جوانی چونکە بۆچی جوانی چەند ڕەهەندێکی هەیە بەڕاستی ئەگەر بێمە سەری مەسەڵەن ڕەهەندێکی دیوێکی لە ئەوەدا لە هۆشیاریدایە مرۆڤ چەند واعیە بەخۆی دیوێکی لە خۆشەویستیدایە خۆشەویستی تاوان یەکەم جار خودی خۆت کە خۆتت خۆشویست ئەوان دیکەت خۆش دەوێت مرۆڤ کە خۆشەویستی لە ناو خۆیدا بەدی کرد هەموو شتەکان بە جوانی دەبینێت دیوێکی تری لە قوڵبوونەوەدایە بۆ ناو ناخی خۆت هێمنی شاعیر دەڵێ جیلوەی جوانی لە هەرچی بێ خۆشم دەوێت باشە بزانە خۆی لە ڕاستیدا ئەو دەڵێ جیلوەی جوانی لە هەرچی بێ خۆشم دەوێت بەڵام لە ڕاستیدا هێمن خۆشەویستی لە ناو ناخیدا گەورە بووە ئەم خۆشەویستی وای کردووە ئەم جیلوەی جوانیش ببینێت باشە ماڵین خۆشویستن من کچێکت بۆ بێنم کە خۆی زۆر جوانە بەڵام بە پێی ئەو ستانداردانەی کە کۆمەڵگە و ڕاگەیاندن و سوۆشیال میدیا دروستی کردو خۆی پێ جوان نییە لە سەری ئاوێنە بکەم پێم بڵند چۆن خۆم خۆش بێت من هێشتانم توانیوە ئەو ڕوخساری لەو ئاوێنەیە ئەیبینم قبوڵم بێت ئەم خۆشویستنەوە ئاسانە بە هەموو کەس بڵێ خۆتە خۆش بێ بەس کەس نییە پێمان بڵێ ئەی چۆنی خۆمان خۆش بێ زۆر ڕاستە خۆشویستن لەوێ دەست پێ دەکا کە ئەوانی دیکە وەلا بنەی بەڕاستی هەتا ئەوانی دیکە وەلانە ڕۆیای ئەوانی دیکە وەلانەی ناتوانانی بڕێتەوە ناخۆت زۆر ڕێگا هەیە بۆی مرۆڤ بتوانێت خۆش بێت خۆشەویستی ئەگەر لە یەک شتا کۆی نەکەیتەوە دەتوانی بۆ نمونە جوانی هەر لە ڕوخسارانە وایە جوانی لە ئیتەکێتایە
لە قسەکردنە لە ڕفتارە لە میهرەبانیە. پێدوانی ئەو جوانی وای کردووە هەلێکی زیاتری کارکردن خۆشویستن قبولکردن لە ناو کۆمەلگایە شتێکی زۆر نادادوەرانە دروست بووە کە کەسێک بە پێ ئەو پێوەرانەی تێدایە کە جوانترن ئەتوانێت زۆر ئاسانترە و شتانەی بۆ بچێتە سەر. ئەزانی چۆنە ئێمە دوو جۆر جوانیمان هەیە جوانیەکمان هەیە ڕووکەشیە باشە ئەو جوانەیە کە بۆ دەرەوەیە بەڵام جوانیەکی دیکە هەیە لە ناو ناقی خۆتدایە من پێم وایە هیچ مرۆڤێک نییە جوانیتیانە بێ بێگومان مرۆڤ چۆن وەک چۆن هەموو مرۆڤێک مەوهیبەی تێدایە تاڵێنت و ئەوەی پێدەوترێ بەهرەی هەیە بەڵام چۆن پەرەی پێدەدا بە هەمان شێوە جوانی ژەنە ناخی مرۆڤدا بوونی هەیە و مرۆڤ چۆن دەتوانێت ئەو جوانی بدر ئافرین بۆ ئەوەی درک بۆ جوانی خۆی دەکات ئەمە لە چیدا سیرکە زۆربەی خەڵکی ئێمە ترسێکی هەیە لە خۆی ترس لە چی بۆ منە ترس لە بێدەنجیەک ترس لە قوڵبوونەوە لە چاو داخستنێک لە چوونە ناو خۆی لە میدیتیشنێک بڕوات یەک دنیا جوانی لە خۆتا دەبینی بۆچی چونکە ئێمە جوانیمان لەکوێدایە لە ناو ناخی خۆمان لە سروشتا لەگەڵ ئەو ئیدراک و هەست و ئەحساسی کە هەمانە تێکەڵی هەموو ئەوانە دەکەین زۆر بە ئاسانیتوانێت جوانیانە بدۆزیتەوە ئەگەر ئەوە جۆرێک لە خۆ هەڵخەڵەتاندن نییە بۆ نمونە من ئەگەر بەبێ مەیکاپ بێمە سەر شاشە لەوانەیە ڕوبەڕووی کۆمەڵێک جۆرێک لە گاڵتە پێکردنەوە ئەم شتە بۆ پاراستنی دەرونی خۆم ناکەم نائاگا لەوانەیە بەڵام یەک شتیشمان بیر نەچێ باشتەکان تێکەڵ بەیەکتر نەکەین هەر شوێنە و ستایلی خۆی هەیە هەر شوێنە ئیتەکێت و شێوازی بۆگۆڕین هەیە مرۆڤ هەیە زۆر زۆر جوانە بە بێمەکەبیش جوانە بەس نازانێت جوری بەرجتەن سێقەکە نازانێت چ ڕەنگی لی دێت بەڵام ئەوەندەی پیاوان داوای جوانی لە ئافرەتان کەمتر داوا دەکەن ئافرەت داوای جوانی ناخی دەکە هەڵسوکەوتی دەکا ڕفتاری دەکە بۆچی چونکە جوانی مرۆڤبوونە ڕێزە خۆشەویستیە بەخشیە ئایا ئەمە ئەوانەمان هەموو لە ئینسانەکە بەدی کردووە وەکو کەسانێک کە خۆم ناسی و من ینی بەردەوام بۆ نمونە بەردەوام گلەیان هەبووە بەردەوام جۆرە ڕقیان لە خەڵکی دیکە هەبووە بەردەوام ینی بە هیچ شێوەیەک دانی خێریان نەناوە بە کەس ئەلەوە هەستم کردو ئەو کەسە خۆی خۆش ناوێ خۆی پێجوانیە دوای ئەوەی کە لەگەڵیدا دواوم و قسەم کردو تەعامل سێرەکەم پڕە لە جوانی پڕە لە مەوهیبە و بەهرە و شتی باش بەڵام درکی پێناکە کە تۆ ئەوەی پیشان دەدەیتەوە کەی وردە وردە دانە بەدانە ئەوانی پێ دەڵێت تۆ کەسێکی وای مەسەنە فرانە بەهرەت هەیە سەیری خۆت کە فلانە شوێنە جوانە فلانەشتی جوانە تۆ مرۆڤێکی میرەبانی تۆ مرۆڤێکی وای وای سیر کە ئەوانەی دەدەیت و وردە وردە چیەکە سیقە دروست دەکات ئەم سیقەکردنەوە دروستکردنەوەیە وا دەکات مرۆڤ هەست بکات کە جوانە دەستی زۆر سپاس. بەپێی داتاکان لە سەدا هەفتای و کەسانەی کە جوانکاری دەکەن ئافرەتانن چونکە لای بەشێکی زۆریان وایە کە جوانی پاسپۆرتە بەڵام لە ڕاستی داوە تەنها ڤیزێ و ماوەی بەسەرچوونیشی هەیە هەر کەسێک ژیان و دەستکەوتەکانی لەسەر جوانیەکەی بنیاد نابێت ئەو بێگومان ئەبێت هەموو توانای بەکاربێنێت بۆ هێشتنەوەی ئەو جوانی چونکە لەگەڵ نەمانی دەستکەوتەکانیشی دەڕوات بەڵام دڵنیابن ئەو کەسێک کە لە ژیانیدا هەوڵی داوە تواناکانی بەرەو پێش بەرێت لە پیریشدا ئەو توانایانە دەتوانێت بە سەرکەوتویی بیهێڵێتەوە تا بەرنامێکی دیکە خۆتان لەگەڵ.